سەبارەت بە هەڵبژاردن و پێکێنانی هاوپەیمانی حەزبە کوردستانیەکانی کەرکووک لە بارەگای مەڵبەندی یەکگرتوو کۆبوونەوە. لە کۆبوونەوەکە تاوتۆی پرسی هەڵبژاردن و ئاگەرەکانی بەردەم هێز و لایەنە سیاسیەکان کرا بۆ بەشداری لە هەڵبژاردنی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دیارە ئەمڕۆ هەموو لەم دانیشتنە نزیک بووین لە یەک و لە یەک تێگەیشتین و باسێکی باشی هەڵبژاردنمان کرد و لە ڕووی با بڵێین ئەوەی کە ئێمە هەمومان بەیەکەوە هاو هەڵوێست بین و یەکڕیز بین تەبا بین بۆ ئەم هەڵبژاردنە و چیش لە بەرژەوەندی کەرکووک و کەرکووکیەکانە و بەرژەوەندی حیزبە کوردستانیەکانە لە کەرکووک و کورد لە کەرکووک ئێمە ئەو هەنگاوە بنین. بۆیە ئێستا ئێمە لە دوای ئەم دانیشتنەش دانیشتنی تر ئەبێت و ئێوە ئاگادارن هەمووتان کە ئێستا ماوەی مۆڵەت وەرگرتن بۆ هاوپەیمانی درێژ کراوەتەوە. ئێمە وامانزانی لەوانەیە درێژ نەکرێتەوە ئەم دانیشتنەمان کرد. مادام درێژ کراوەتەوە ئێمە ئەتوانین چی لە بەرژەوەندی کورد بێ لە کەرکووک لە بەرژەوەندی کەرکووکیەکان بێ لە کەرکووک ئێمە حیزبە کوردستانیەکان هەمومان متەفقین ئەو هەنگاوە بنین. لە کۆبوونەوەی حیزبە کوردستانیەکاندا باسی چۆنێتی پرۆسەی هەڵبژاردن کرا. حیزبەکان بڕیاریان داوە دوای تاوتوی تەواوی چۆنێتی پرۆسەکە ئەوەی لە بەرژەوەندی کورد بێت بڕیاری لەبارەوە بدرێت و ڕێکەوتنی لەسەر بکرێت. وڵای یەکەم خاڵی یەکەم بەڕێزانیمە خاڵی یەکەم وەکوتم ماوەی هاوپەیمانەکە درێژ کرایەوە کە ئەمە ئەگەرێکی زۆر کراوە بوو بۆ هەموو لایەکمان کە ئێمە قەنەعەتمان نابوو تەواوە بێ ئەمە یەک دوو ئێمە قسەمان لە هەڵبژاردنەکە کرد. بڕیارماندا لەوەی کە لە کۆبنەوەی داهاتوودا زیاتر لەسەر ئەم بابەتە لە ڕووە تەکنیکیەکەیەوە قسە بکەین کە ڕووە تەکنیکیەکەی بۆ ئێمە گرنگە بەڕاستی بۆ پێکهاتەی کورد لە کەرکووکە چی قازانجە ئێمە ئەوە بکەین. بەڵام گرنگە هەمومان بەوە سەماشا بکەین کە قسەی بەرەقسەیە ئەگەر هەمومان کۆک بووینەوە لە لستێکە ئەوە هەمومان پێکەوە چ ناو لستەوە ئەگەر هەمومان کرایە ئەوەی کە لستی تر دروست بێ ئەوە بەڕاستی هەمومان پێکەوە بین لە بەرژەوەندی کورد قسە بکەین واتە بەرژەوەندی کورد لەکوێ بوو ئەمە بکەین ئێمە هەمومان. بەڵام لە کۆبنەوەکانی داهاتوو ئەم بابەتە یەکلایە بێتەوە بەڕاستی چکم ئێمە قەنەعەتمان وا بوو کە زەرورە هەمومان پێکەوە هاو هەڵوێست بین لە هەڵبژاردنەکانی ڕابردووە ئەوە بۆ هەموو لایەکمان ڕوون بۆیەوە کە لە پەرتەوازاییمانە زەرەرمان کردووە. بەڵام گرنگەیتر ئەم لا هەمومان هەت بۆ بەرپرسیارەتی بکەین ومێ دەکەین لە کۆبنەوەکانی داهاتووە هەمومان بگەین ناو قەنەعەتی کە شتێ بکەین لە مەسلحەتی کورد بێ لە شاریکە. لە ڕابردووشدا هەوڵەکانی حیزبە کوردستانیەکان تایبەت بە پرسی هەڵبژاردن و بەشداری کورد لە یەک هاوپەیمانێتیدا بە گرنگ بۆ کەرکووک و ناوچانە دانراوە. بەڵام ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی هەوڵەکانیان لەبار بردووە و نەتوانراوە کورد لە چوارچێوەی یەک هاوپەیمانی بەهێزدا بەشداری هەڵبژاردن بکات. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.